وا بەخێر بێ سامی خۆش بیاخە باشی ئەحمەد وەڵڵاهی باشم تۆ لە پڕا گون بوویت کونی چ مەقسەدم بزر بووی نەما واللهی خەریکی کاسبیمە ئەیکوانە قژە درێژەکە لە دوا ئەو بەس ئەو کلکی ئێسترە حاشا لە ڕوو نەما قایش قوڕ نەما کلچی ئێستری نەما هەموو تراشی ڕێش و سمێڵ دێشت بۆ ئەمەنە بۆ زەلام ئێوەرا سێت کە ئەمەنە سامزگران بوو ئەویشم تراشی ساف بوو نەما ئەوە لۆ ئیشە چاتی مەکنێت ئەحمەد ئەکید دزیکی تازەیە نەبابەنا دزی توش فکرت لۆ شتی خراپ دەچێ ئەی چیە قومارخانە دانیت نەبابەنا ئەستەغفر الله قومارخانەی چه حاڵی چ دەی ئەکیدم نیازە هەیە پاسپۆرتوشت تەزویرکەی بۆیە ستایلی خۆشە گۆڕێەوەی پۆلیس هەر نەناسێتەوە غەتدار وازم لە تەزویریشینا خەتمەکانیشمە موستاند ئەلو تۆ خەریکە شێت مەکەی ئەی بۆچی هاتوویت هاتی مەکند لۆ ئیشەچی ئەوش دەزانی چییە بگەڕێەوە بۆ من لەکوێ بگەڕێمەوە کورە بابە مەقسەدم ئەوەیە بۆچی بن بگەڕێەوە تۆبەی بکەی ڕوو لە خوایکەی بۆ سامی ناشێت تۆ بۆ کرد بێت تەواو ئەلحەمدولیللا تۆبەم کرد یعنی ئیتر هین دەگەڕقت هەتەم ڕەتەم شەتەم تەواو کورە نەمان ها نەشەتەمو نەتەتەمو نەڕەتەم هیچی نەمان ها دەمانچە و چەقۆوەشانن نەما نەدەمانچە نەچەق و نەدامر بۆ دزی و شت نانە نەما تەواو وازمینە ژنەکە چ ڕاوەستە ئەنە با بزانێ کورە عیبە چ یاخوا بەخێرێ خۆش بیاخۆ باشی براژن ژنەکە سامی ڕەفیقی مناڵیمە بەڵێ خۆشحاڵ بوو سەرچاوم ژنەکە بە مناڵی هەرچی ئەفعالی قۆڕ هەیە کردوێتی ئەمە بەس تۆ بەم کردیە ینی بەڕاستی ئیشێکی پیاوانەیە کردووە ئێمەنی ژەڵێم پیاوانەیە بەڵام ئەمە ڕۆژی دوو قەب عارەقێ خواردەوە پێشتر بەستەرکەم کردیە وازی هێناوە ڕازەکە بەڵام شەوان لە نادی کە ئەبوو بە تەقا یەکسەرمان زانی کەوا سامی خۆش بۆ پەترەیە پورە خات و زیینم خۆ تۆی ناسی تەمەنی هەبوو سێ مناڵی هەبوو کوڕەکەش نییە نابوو حەزی لێ کردبوو کورە بابە بۆ خاتی خوا سامی بەشەرفم خەریک مێدەکەی بیکوژێ خۆم چون دەستی ماگوتم با بە وازی لێ بێنە بۆ ژنی گەڕێکی وێرە بێتە دەرەوە بۆ کەس ئێوەرە حەوشەیە بشواتەوە بەخوای چە حەزی لێ کرد منە هین بوو بێعەقلی بوو بەخوا یەک شتی تر من لە هەمووی مهمتر و قەت بیرم ناچێتەوە هێشتا ژم نوێ نابوو ها سامی بیرتە تازە مەعاشم وەرگرت بوو هەتیو شەوەکەی داوەتم کرد پارەکەی لێ دزی بەس ئەحمەد بێتامت کرد دەزانی ئەمن 30 ساڵ گوناحم کرد 30 ساڵ بۆتم کرد ئەو خوایە بەو گەوراتی خۆی ئەمنی ستر کرد کورە یەک دەقەیات بەکرد هەر حیات بردم ناموست بردم کورە عیب و عاردەم و بۆ گۆڕێوە کرد کورە خۆکەفرم نەکرات بکرێت و کورە خۆکەفرم نەکرد داوام کرد وەچی من تۆ بکەی ڕووی لە خوای بکەی ئەگا من پیا بووم زاشکە نایەمە و ماڵێ سامی کورە دەبڕۆ یەک دەقە سامی دەبڕە با بڕات خوا کوڕە پێت عیب نییە تۆ میوانت لە ماڵ خۆت دەرکرد واز لەو قسانە بێنە بێ عیبە ئێشتەکە خۆ من دەرم نەکردو خۆی ڕۆشتووە دوامە هەرچی ئەفعالی مناڵی هەیە قۆڕە تا ئێستاش تۆ بە لە ماڵەوە دەرت کرد ئەمش بام ئەو قسانیان پێوتمام وەڵاو دەستام دەڕۆشتم کوڕۆ لای دەسم باگی وەرە ناچی وەرە بۆچی با بڕوا کەیفی خۆیتی خۆی خۆ من دەرم نەکردو خۆی ڕۆشتووە ئێستا باشە و کابرا فەقیرە چی وت بۆ تو ئاوات لێ کرد دەتۆر با من بەعزە شتێکی تێوگەێنم ئەمە خەتای ئەمە خۆیەتی وەرە ئاواتم دانیشتم بزانم چ دەڵێی ئەزان چۆن ژنەکە وەڵڵاهی گوناحە من ڕەفیقی ئەوە بم یعنی تۆ فعلانت نییە من ژنەکە و بەڕاستە بۆ تۆ 10 ساڵە ژنی منی تا ئاسێکی لە دەرگای یاوە بڵێ ئەحمە ئەو سوراوی بۆ کڕیوم یعنی تۆ خیانەت قەر لە من نەکردو و ناکەی بۆ کچێک لە دەرگای یاوە بڵێ وەڵا مێردەکە ماچی کردووم یعنی تۆ قەت بە حیاتی غەدرت لە من نەکردو حیفن نەکە من غەدر لە تۆ بکەم من یەکجار پێم قسە سەر مێرولەیەک بەخوازیێژە و سێ ڕۆژ نەمزانی و ناخواردن چییە ئەو مێرولێشەوە هاتە خەوم سمێڵی هێشتم بۆ ئەمەنە بە مەترەقێک لێم بەخوا قەت بیرم ناچێتەوە ئەی بۆ من نەمزانیوە ئاخر هینە ئەوە پێش زەواج بوو یعنی تۆ ئەوەندە من خۆش دێ من نەمدەزانی وەڵا بەقەدر هەموو دنیا تۆم خۆشەوە زۆر یعنی چەند وەڵا چەند ها ئەها ئەوە چییە بەقەدر فیلێک تۆ پێت عیب نییە دێنێ ڕزێ فیلی ئێ باشە بەقەدر غۆرەلایەکی زل غۆرەلا چییە کاکە بەقەدر ئەنە کۆندایەک ئەنە کۆندا چییە برا بەقەدر ئەم ڤێلایە وەڵا ئەوم پێ خۆشە دەما دەمای لەها بەقەدر دوو ڤێل یعنی هەرداوە کارێکی ئەم بێ بۆم دەکەی نەوەڵا حەزەکەی بڵێ ئەلەیا بمرە ئێ باشە مادام شێرێکم بۆ بکوژە بۆم بێنێرە شێر ئەزانین چۆن شێر ئەبێ ڕاکەیت ڤیزە وەرگریت چونکە شێر لە غاباتی ئەمەزۆنە اینجا لێ بە ئەلیکۆپتەر دابەزیت حابل بەرم شم شێر بەرم چەقۆ بەرم کورە چوزانم کڵاشی کۆف و دەمانچە و سیلاحی دنیام پێ بێت ئەمە چیە شێرێکە گرم جا شێرەکە بەرام بێت ئەتر خۆ ئەزانێت تەفاومەکەی یاننا بمگرێ ئەو شێرە یا ئەم خوا یا ئەم کوژێت یعنی ناتوانم تۆ داوای شتێک بکە جێبەجێ بێت
بۆ شێر چییە؟ دەیگابی مادەم داواکارێکی دیکەمەیە دەبیڵێ با ئێستا بۆ جێبەجێکم دەبیڵێ فەوری پەس وردیم بایلەکەتم دێ پازۆت کوا شێرەکە ئەچم شێرە بۆ گرم بەجووە کوا ئەو شێرەکەرە ئەڕۆم ئەهێنم هەنجن یەقام ئەو شێرە سەگ بابا بۆ شوێ دەچی تا ئەمە زۆنە چم و یەمەوە ئێستا یەمەوە خۆی گەورە مێردەکە میشی دایەت کەی وەکو کاکسامی